چلەی هاوینە و پلەکانی گەرماڕ و لە بەرزبوونەوەن نرخەکانی سوتەمەنیش ڕیکۆردی نوێ تۆمار دەکەن. گەیشتنی نرخی یەک بەرمیل نەوتی سپی بۆ 240,000 دینار لە ناوەڕاستی ئەم وەرزەدا ئاماژەی ڕوونە بۆ قەیرانێکی ئابووری قوڵ و ناڕێکی لە بەڕێوەبردننی دەسەڵاتدا. بێگومان استیقلالکردنی هاوڵاتیە بۆ نمونە تۆ لە وەرزی هاویندای بەرمیلەوەی بە 150,000 دینارە یان بنزین بە خراپترین کوڵێتی لە نرخێکی بەرزدایە. ئەمە زۆر جار بارگەرانێکی زۆری دروست کردێ بۆ سەرشانی هاوڵاتی لە کاتێکدا کە باردۆخی موچە بەو شێوەیە. بۆیە پێویستە حکوومەت بەگشتی و بیر لە چارەسەرێکی عەکیمانە بکاتەوە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانە. هاوڵاتیان بەدڵە ڕاوچێ و نیگەرانیەوە دەپرسن ئەگەر لە ناوگەرمای بەتیندا بەرمیلێک نەوت بەم نرخە بێت لە وەرزی سەرماوزستاندا خەڵک دەبێ بە چەند بیکڕن. بەپێی وتەی هاوڵاتیانەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێت یاریکردنە بە هەست و نەستی خەڵک و قەیرانەکان بەرنامە ڕێژکراون. ئەو قەیرانەی ئێستا لە ڕووی لە هەرێمی کوردستان کردە بەڕاستی هەستەکەم هەندێک دروستکراون هەندێک شتێ حکوومەت پەرۆشنی لەو مەسەلانە بزانە ئەو قەیرانە یەک لە دوایە هەمووی زیادە مەسەن لە شتومەکە موچەیە سوتەمەنیە کارەبایە. ئێستا بەو چلەی هاوینێ فەرموو بەرمیلی نەفتی بە 200,000 ئەوە دستان دابێتی لێ دێک کەسێک نییە پەرۆژبی بیر لە چارەسەری ئەو وەزعی بکات و لە کۆمەڵانی خەرجی کوردستان. بەردەم شتێت ئەگەر دیقەت دەین بە وەرزی هاوین چلەی هاوین بەرمیلێک نەوت بە 250 دینار بە 250,000 بۆ 260,000 و بگرە ڕەنگە هەندێک جار بەرزتریش بی جۆری نەوتەکە ئەزانێ لە 250,000 کەمترینە. بەداخەوە نازانم ئەم حکوومەتە ئێمە لەسەر بەحری نەوتین لە کاتێکدا گرانی نرخی نەوت لە وەرزی هاوین تۆبڵی زستان بەچەند بۆ خەڵک بکەوێت. سەرەڕای گرانی پارەی کارەبا سەرەڕای گرانی پارەی سێ کارەبادەی کە کارەبایەکی پرۆژەی ڕووناکی تێکەوانیە. خراپ بەڕێوەبردننی وڵات لەلایەن دوو حیزبی حوکمڕانەوە ژیانی ڕۆژانەی بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمە و بە تایبەتیش چینی موچەخۆر و کاسبکار ئەستەم کردووە. سەپاندنی ئەم بارگرانیە داراییە لە کاتێکدایە کە دابینکردنی بژێوی گەیشتۆتە لێواری دارمان و خەڵک ناتوان ڕۆژانە ژیان لەگەڵ قەیران و کێشەی نوێدا بەڕێ بکەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.